بە گوژمەی 5 ملیار و نیو تا 6 میلیارد دینار زەرەر هەبووە لە ڕوودانی لافاوەکە. بەس لە بۆ پێداویستەکانی ناوماڵ ئەو خانووانەی کەوتونەتە ژێر ئاو 591 خانووە لە بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی ناوماڵیان بۆ هەر یەکێک لەو خێزانانە بڕی 3,000 دۆلار واتە 4 ملیۆن و 500 هزار دینار دیاری کراوە و لە نزیکترین کاتدا ئەو 591 خێزانە بە شێوەیەکی دادپەروەرانە و هەمووی وەکو یەک بڕی 3,000 دۆلار وەردەگرن. 149 سیارەش زەرەرمەند بوونە لە لافاوەکە، ئەوانیش دابەشی سەر 3 گروپ دەبن، گروپی ئەلف بە جیم. گروپی ئەلف ئەوانە دەبن کە تەنها ئاوچۆتە ناو سیارەکانیان و زەرەرمەندی کەمن، گروپی با ئەوانن مامناوەندن و زەرەریان پێکەوتووە و گروپی جیمیش ئەوانن کە زەرەری زۆریان پێکەوتووە. هەر ئەم ڕۆکۆبوونەوە بڕیاریدا لێژنە تایبەتمەندیە تەکنیکیەکانی ڕاستپارت بۆ دەستنیشانکردنی زەرەری ئەوان و قەرەبووکردنەوەی هەر 149 ئۆتۆمۆبیلیش. 146 خانوو زەرەرمەند بوونە لە ڕوخانی دیوارەکان و سیاز و دەرگا و پەنجەرە و کارەبایەت و ئەو بابەتانە. لێژنە تایبەتمەندەکان ئەوانەشیان دیاری کردووە و ڕەنگە هەموو کەسێکی ئاسایی لە ناوماڵەکەی خۆیدا کەم و کوڕی هەبێتن، بەڵام ئەو زەرەرمەندبوونانەی لە چوارچێوەی لافاوەکە بووە بڕیاری ئەوە درا لە کۆبوونەوە کە ئەوانیش خانووەکانیان بۆ چا دەکرێتەوە. لە چاکردنەوەی خانووەکان بڕیارێکی دیکەمان وەرگرت تایبەت بە خانووەکانی شاری زێڕین کە 79 خانووە، ئەوانە کۆبوونەوە بڕیاریدا دەبێ خاوەنی شارەکە واتە وەبەرهێنەر کە تا ئێستاش لە دەستگیر کراوە لەلایەن حکوومەت و دەستگاکانەوە، وەبەرهێنەر دەبێت تحملی مەسئولیەتی چاکردنەوەی خانووەکانی شاری زێڕین بکە لەگەڵ چاکردنەوەی تۆڕەکانی ئاوەڕۆ، کارەبا، قوتابخانە، شەقامەکان کە ئەوانیش زەرەری زۆری بەبەر کەوتووە.